هاوڵاتیانی خۆشەویست، من بێ کەس ئەمە قادرم شاعیر و نووسەر دەهاڵ هاولاتیانی خۆشەویست دەکەم ئەو ڕێنمایانەی کە چ وەزارەی تەندروستی چ دام و دەستگای پەیوەست بە بوارە ڕێنمایان دەرکردووە هەوڵدان ئەو نەخۆشیە ترسناکە ئێستا ڕووی لە جیهان و لە وڵاتی ئێمەش کردووە دەکرێت 14 ڕۆژ با و 15 ڕۆژ لە ماڵەکان دانیشن پاکخاوێنی بپارێزن دەستان بشۆن ئەو ڕێنمایەکە تۆ کە هیچ پێ نەکرێت دەتوانێت تەنها ئەو ڕێنمای حکومەت دەریکردێت جێبەجێ بکەیت بۆ ئەوی بتوانانی کەسێشتی لەو نەخۆشە دوور بخەیەوە بۆی بتوانانی پێش لەو نەخۆشە بگرین ڕوومان تێنەکە چکە ئەو زۆرە ڤایرۆسە هەموو دنیای گرتوێتەوە ئێمەش بەشێکین لەو دنیاە کە ئێستا تووشی بووینە و دەبێت بەپێی ئەو ڕێنمایانە بڕۆین. من مامۆستا شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری خوێندنی کوردی لە شاری کەرکووک بەهۆی بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنای نوێ پابەندم بە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بۆمانەوە لە ماڵەوە و هەموو ئەندامانی خێزانیشم پابەندین بەمانەوە لە ماڵەوە داوا لە هەموو دۆستان و برادەران و هاونیشتمانیانم دەکەم ئەوانش پابەندن بە ڕێنمایە تەندروستیەکان و لە ماڵی خۆیان بمێننەوە تاوەکو بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین و لە کۆتاییدا ژیان لە وڵاتەکەمان بەردەوام بێت. ئەسفەندیار سابر یاسین بەرپرسێ لجنە سندیکا کرێکارên ئاکرێ من بڕیار دایە ku ez û malbata xwe û zarokê xwe li mal bîn û êdî dernekevîne derve ji bo parastina giyanê zarok û malbat û xizm û kes û karên xwe û digel xelkî jî bu hindê ku wan rênimayê ku ew ê ji hikûmeta Herêma Kurdistanê derkeftî bi taybetî ji aliyê Wezareta Navxwe û Wezareta Saxlemiyê bo parastina giyanê xelkê Kurdistanê û saxlemiya me hemiya lewra em pabendîn bi rênimayê hikûmetê. من یوسف لەشکری دەرهێنەر لە شاری هەولێر من بە پێویستم زانی ئەو ڤیدیۆ هەیە بنێرم من خۆم کارەتینە کردیە لەسەر کۆمپیوتەرەکەی خۆم لۆی پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بین و حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم هەمومان لە ماڵەکانی خۆمان بمینێنەوە خۆمان کارەتینە بکەین لە ماڵەکانی خۆمان باشترە لەوەی کە بچینە سەر قەڵوێرەکان لە ماڵەکانی خۆمان بین زۆر باشترە هیوادارم هەمووتان تەندروست باش بن هیوادارم ئەو مدەیە کەسمان لە ماڵەکانی خۆمان نێنە دەرێ